شاندی فوتساڵی کچانی هەڵبژاردەی عێراق بە ڕاهێنەرایەتی مەزن محەممەد ڕویان لە شاری سلێمانی کرد بە مەبەستی پاڵاوتنی کچە یاریزانانی فوتساڵی شاری سلێمانی و دەوروبەری بە ئامانجی هەڵسەنگاندنی یاریزانان بۆ ڕیزەکانی هەڵبژاردەکە دوا بەدوای ئاگادارکردنەوەی یەکێتی فوتساڵی کچانی عێراق لە پاڵەوانێتی کەندا و یەکەمین ڕۆژی هەڵسەنگاندنی یاریزانە کچەکان لە شاری سلێمانی دەستی پێکرد و ڕۆژانی دواتر شاندەکە سەردانی هەولێر و دوهۆک و پارێزگاکانی تری عێراق دەکەن. نامەیەک لەلایەن یەکێتی تۆی پێی کوێت بە یەکێت تۆی پێ عێراق گەیشتووە دیاڵە مانجی 14 بوتوڵەی کەنداومانەوەتە خەلیت کە ئەم نیشان دەستنیشان کردووەکەوە پێکاتەیەکی تۆکمە و دروست بکەم بۆ ئەوەی بەشداری ئەو خولەی بکەین. ئێمەش ئەوڕۆ خۆتان دەبینین یەکەم ڕۆژە کە شاری سلێمانیمان هەر بژارد بۆ ئەوەی ئەو یاریزانان لە شاری سلێمانی و دەوروبەری هەرسەنگاندنیان لۆ بکەین بۆ ئەوەی بتوانین هەندێک یاریزان لەو شارە کۆ بکەینەوە. ڕایەنەری فوتساڵی ئافرۆدێتی کچان ئاماژەی بەوە کرد دواکەوتنی خولی کوردستان کاریگەری لەسەر ئاستی یاریزانان دەبێت بۆ پاڵاوتنەکە و خۆشحاڵی خۆشی دەربڕی کە کچە کوردەکان لە هەڵبژاردەی عێراق بە هۆی ئاستە بەرزەکەیانەوە ساڵانە پشتی شێریان بەردەکەوێت. ئێمە سەرەتا لەسەر دەستپێکردنی خولی کوردستان دەست پێ بکەین وەکو ئاشکرایە ئەم ساڵ بەداخەوە دەستپێکی خولەکە دووەکە ئەبوو لە مانگی 12 وایە بەپێی ئەو پلانەی کە ئێمە دامان نابوو ئەو بەرنامەی کە دامان نابوو ئامادەکاریەکانمان وا کردبوو کە لە مانگی 12 ئێمە بگەینەوەی کە یاری ئەنجام بین بەڵام بەداخەوە دواکەوت ئەوەش کاریگەری بۆ خۆی دروستە بێ هەم لە ڕووی زانستی ڕاهێنانەوە کە کێشە بۆ پلانەکەی تۆ دروستەکە هەم لە ڕووی یاریزانەکانەوە کە جۆرێک لە دابڕانیان تیا ڕۆیە جۆرێک لە ساردبوونەوە تیا ڕۆیە کە ئەو حەماسی کە هەیەە بۆ بەشداریکردن لە یەکەم هەفتەی خولەکەیە دواکەی بۆ چەند هەفتێکی دیکەم بۆ خۆی کاریگەری دروستەکە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە شاری سلێمانی پاڵاوتنی یاریزانانە کچاریزانانی پارێزگای سلێمانیە بۆ هەڵبژاردەی فوتساڵی عێراق کە لە جامی کەندا و بەشداریەکەن ژمارەیەکی زۆر کچاریزان لە شاری سلێمانیە بە خۆشحاڵیەوە بوونی هەیە بەشداریەکە لە تەواوی یانەکانی ناو سلێمانی و دەروی سلێمانیشا وەکو یانی ئەفرۆدێتیش ژمارەیەکی زۆر یاریزانمان هەیە کە لە پاڵاوتنەکانە بەشداریەکە و بەپێی ئەوەی کە ساڵانی ڕابردووش پشکی شێر بەر کچە کوردەکان کەوتووە مای دڵخۆشیە کە کچە کوردەکانی سلێمانی و هەولێر و دوهۆک و کەرکووک و زاخۆ و تەواوی قەزاناحەکان لە هەڵبژاردەی عێراق بوونیان هەیە. قۆناغی یەکەم 30 یاریزان دیاری دەکرێن و هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت دواتر لە کۆی ئەو 30 یاریزانە لە قۆناغی دووەمدا 14 یاریزان دەبنە نوخبە و نمایشی یاریزانانی عێراق دەکەن لە پاڵەوانێتی کەندا و کەوا بڕیارە ڕۆژی 14 مانگی 3 ئەم ساڵ ئەنجام بدرێت. محەممەد حسێن گەلی کوردستان سلێمانی.